وراستی سلێمانیا بۆ زۆرێک گرنگە چونکی سلێمانیا خەڵکێکی زۆر هونەرمەندەی مازن گەورە زیرەک. سڵاو لێبێ. سلام باشی. ئەمڕۆ هاتوویتە سلێمانی. چۆن بوو یەکەم جار نمایشتان لە سلێمانی نەکرد لە هەولێر کردان؟ والله من شو فرقم قال شو باجراناكم همي قالت مهمة عزيزا بومن پێویستی بۆ بێنە هەمی باژێرا ڕاستی یەکە جا هەولێرە دەست بگیر پشتیوێ دۆکێ ئەوڕژی سلێمانیا و ڕاستی سلێمانیا بۆ زۆرێک گرنگە چونکی سلێمانیا خەڵکێکی زۆر هونەرمەندەی مازن گەورە زیرەک و زۆر سینەما خەڵکێکی سینەمایك و ئیشی سینەما دەکەن و زۆر زیرەکەن لە سلێمانی دەژین. بۆ یەکەم جاکە لە هەولێر فەرشی سوورتان کرد مەراسیمەکەتان کرد ڕقنێکی زۆر گیرە دیانکە بەو شێوەیە ئێوە نمایشتان کردووە ئێوە چیتان کرد بۆ ئەوەی کە دڵی خەڵک ڕازی بکەن؟ والله ڕاستی ئەیکەم جار مەدانە بوو هەر فیلمەکە پۆستپۆن بکەین بۆ وەختێکی باشتر بەس پشتی با فکرە خۆ کێرە ئەسڵەن ئەو تشتا ئەوێ ئێستا تقاومن لە ڕۆژەباغ تقاومن ئەو تشتانە هەمینە فیلمێ مەدایە بەر هەندێ مەدانە بوو ئەم فیلمەکە کەنسل ناکەین ئەسڵەن ئەو ئەم پێویستیە پرتێ پشتگیریەوانە بکەین چیرۆکاوانە بکایتە دنیاە ما گوت ئەم دێ هاوکاری ڕۆژە بکەین هەر کەسێکە بێتە سینەمایە تیکێتەکێ بکرێت باشەکەوێ دەچتە هاوکاری ڕۆژەوە.